بڕواکە من خۆم شخصی وەڵاهی حەقم بە کەس نییە بەس بڕوا ناکەم عیلاقی بە ئیڤانکاوە بێتن چێوە ئیڤانکا بکوژێتن یا چێ مەسەڵەن عاشقی بووە قبولی ناکاتن تەقی لێ بکات نەخێت مەسەلەی ئەوە هاتە بەرباس وەڵا گوایە هەوڵی تیرۆرکردنی ئیڤانکای کچی گەورەی ترامپ دراوە ئەمە تا چەند ڕێتێچێت ئێستا هەوڵی تیرۆرکردنی باوکی زۆردرا بەڵام بۆ ئیڤانکا یعنی ئێستا تۆسەیکە مەسەڵەن ئیڤانکا لەگەڵ باوکە ڕۆی بۆ کۆشکی سپی بۆ کۆبوونەوە چێ لەولاوە هات وەزیری بەرگری بیتیسکۆپ باش طبعا تەنها وەزیرە بۆ هەموو شوێنێ خێزانەکەی بەردەوام لەگەڵیایەتی ئەیبا بە زۆری ئەو ئات بۆ کۆبوونەوەکە ئەو کەسەی کە لە دەرەوە لە کۆشکی سپی بە دەمانچەت تەقەی کرد بڕوا بکەمە عیلاقەی بە ئیڤانکا و ئەوانەوە نەبوو بە مەزەری من ئەنی تەنها شتێک بوو سیناریۆی بۆ ئەو نەڕۆی بۆ شایەکەی کوڕەکەی ینی ترامپ لێرە تەقەکرا کۆبوونەوەکە گرنگترە بووە من ئەمریکا گرنگترە بووە من لەگەڵ وەزیری بەرگری کە بێتە ئێرە بۆی ڕێکەوین بگەینە حەلێک لەگەڵ ئێرانە ئەو خاڵانەی کە عاسم منیر مەسەڵ چونکە عاسم منیر و وەزیری بەرگری ئەمانە پەیوەندیان هەیە بەیەکەوە کە لە ئێران گەڕایەوە خاڵی گەیاندبوو پێی مەسەڵ خاڵی ئێران ئەمانەیە ئێوە چییە وەڵامتان ئەو شخصە وەسیتە لە ناوەڕاستە بڕواکە من خۆم شخصی وەڵاهی حەقم بە کەس نییە بەس بڕوا ناکەم عیلاقی بە ئیڤانکاوە بێتن چێوە ئیڤانکا بکوژێتن یا چێ مەسەڵەن عاشقی بووە قبولی ناکاتن تەقی لێ بکات نەخێت شتی وان نییە